ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خوشحاڵم بۆ جارێکی ترام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئەجزان لەو بەرنامەی دیالۆگە هەوڵە دەین لەسەر سێ بابەتی تایبەت کە زۆر دەنگی داوەتەوە و جزئی بابەتە هەرە گرنگەکانە قسە بکەین. یەکێکی مانگرتنی گشتی بوو کە لە کوردستان بە داخوازی هێزە سیاسیەکان و هەروەها بڕێکی زۆر لە هەڵسوڕاوانی ناوەوە ڕۆژی یەکشەمبەی 2 هەفتە لەوە پێش بەڕێوە چوو و لەوێ هەموو شارەکانی کوردستان کەم تا زۆر مانگرتنی گشتیان بەڕێوە برد. باسێکی ترمان لەسەر مەسەلەی ئەو تەقینەوانەیە وا لە لوبنان ڕووی داوە، ئەوە لە دوای ئەوەیە کە شەڕی غەزە ماوەیەکی توولانیە بەڕێوەیە و کێشەی بینی ئیسرائیل و هێزە نیابەتەکانی کۆماری ئیسلامی لەوانە حیزبوڵڵا لە عێراقدایەوە هەموو باسەکان لەوەیە کە ئیسرائیل دەستی بووە لەو تەقینەوانان. مۆزوعێکی تر مۆزوعی پەنابەرانی ئەفغانستانیە کە لە ماوەی ئەو چەندەی ساڵەی ئاڵوگۆڕەکان لە ئەفغانستان بەشێکی زۆریان ئاوارەی ئێران بوون و ئەو ئاوارانە ئێستا کۆماری ئیسلامی خەریکەیان لێرێتەوە. سەرم بابەتانە داوامان کردووە لە بەڕێز لەیلا مرۆتی، ڕاوێژکاری سیاسی و هەروەها دکتورای زانستە سیاسیەکان کە بەشداری ئەو بەرنامە بێت و لەسەرم بابەتە قسە بکەین. بەڕێز لەیلا بەخێر بێت بۆ بەرنامەیە. باستانەکەم مەمنونە، منیش سڵامی لە خزمەتیەوە و بە بینەرانی بەڕێستان. زۆر سپاس. هەر وەک لە پێشەکێکە باسم کرد سێ مەوزوعە کە قسەی لەسەرەکەین. لە بیدایەتەوە باسی مانگرتنی گشتی بکەین. مانگرتنی گشتیەکە شتێکی ئەرێنی بوو، یعنی ئەبوایە بکرایە 2 ساڵ بەسەر کوشتنی دەوڵەتی ژینە ئەمینی لە شاری تاران بەسەر ئەچێت و هەر ئەو کاتە ئەو قەتڵا بوو بەهۆیەوە کە لە هەموو ئێران بەڵام لە کوردستانەوە دەستی پێکرد بوو بەهۆی ناڕەزایەتی کێزگار زۆر و هەموو ئێرانیشی گرتەوە. ئێستا بەسەر 2 ساڵ بەسەر و ڕووداوەدا تێپەڕە بێت و کۆماری ئیسلامی بۆ خۆی بەراوردی کردبوو کە ناڕەزایەتی و بە شێوەهای جۆراوجۆر بچێتە پێشەوە. هێزە سیاسیەکان بەجیاواز طبعاً بەجیاواز ڕایانگەیاند کە داخوازی مانگرتنی گشتین لە کوردستان و هێندێ لایەنی مەدەنیش لە ناوەوە هەر ئەویان ڕاگەیاندبوو. زۆربەی شارەکان بە تایبەت شاری سەقز کە ژینا لەوێ لەدایک بووە و لەوێش لە گۆڕستانی هایچی بە خاکسپێردراوە چون بەرەو پیری ئەو مانگرتنە. پێم خۆشە لەسەرەوە قسە بکەین ئایا پێتان وایە ئەگەر حیزبە سیاسیەکان ڕایان نەگەیاندایە دیسان هەر شێوەیەک لە ناڕەزایەتی مانگرتنی گشتی یاشەیەکی دەرەچووە پێشەوە یا ئەو هاواهەنگیە تەقریبەن لە بینی هێزە سیاسیەکان و خەڵکی مەدەنیە لە عێراقدا؟ من پێم وایە لە توولی ئەم 2 ساڵی پێش و تا بەئێستا خەڵکی کوردستان بە گشتی نیشانیاندا کە بە هیچ چەشنێ لەگەڵ کۆماری ئیسلامی نین و حرەکەتیان لەگەڵ حرەکەتی کۆماری ئیسلامیە نییە و بەنسبەتی ئەوەی کە خەڵکێکی زۆریان گرت، خەڵکێکی زۆر بازداشتکران هەتا کوژران و زۆر کەس کێشە مشکلاتی زۆریان بۆ پێشات خانەوادەکانیان هەروە، بەڵام ئەو خەڵکە بەردەوام ڕوبەڕووی کۆماری ئیسلامی وێستان بە ئیستیلاح ئێعتراز و شەڕی خۆیان نیشانان بە ئەو شتێکە بە حەقی خۆیان دەزان و حەقی بە ئیستیلاح ڕاستەقینەی خۆیانە. بەڵام لەم بەینا وەزعیەتی حیزبە کوردیەکان چی ئەبێت؟ ڕاستیەکەی ئێمە ئەشێ بە ڕوانگەیەکی هەم ڕەخنەگەرانە چاوی لێ بکەین و هەم شتەکان وەکو واقعیەتێک ئەشێ لێ کۆڵینەوەی لێ بکرێت.
بۆ نمونە ئەرسانەکەم حزب سیاسیەکانی کوردستان بانگەوازیاندا، بەڵام ئەو بانگەوازی مانگرتنە بانگەوازێکی یەکدەست نەبوو. ئەوە گەورەترین ڕەخنەیەکە کە من پێم وایە خەڵکی کۆمەلگای کوردستان لە هێزە سیاسیەکانی کوردیەگرن کە بۆچی ئێوە لە دووەمین ساڵیادی بزوتنەوەی ژینە یەکدانە بانگەوازی یەکگرتوتان نەبوو، بەیانیەکی مشتەرەکتان نەبوو و هەر کامێکتان لە زمانی خۆتان قسەتان کرد. ئەوێش بەتایبەت ئالم شەرایەتی کە ئەزانین بارودۆخی کوردەکان لە باشووری کوردستان ئاڵوگۆڕی زۆری بەسەر هاتووە، نگەرانی و کێشە و مشکلاتێکی زۆر لە ناوخۆی کوردستان لە ناوخۆی ڕۆژهەڵاتا پێش هاتووە کە وەزعیەتی هێزە سیاسیەکانی کوردی ئەبێ بەچی و نیاز بەو یەکگرتوویە شای زۆرتر لە هەر کاتێکی تر ئێحساس کرێ. بۆچی ئەوان ئەو بانگەوازەیان نەبوو؟ ئەوە شتێکە پێم وایە ئەشی حزب سیاسیەکان بەتایبەت ئەندامانی سەروی ئەوان ئەو جوابە بنەوە بە ڕوونکردنەوەیەک لەسەر و مەسئلە بێ لە ناوخۆی لە تەرەفی ئەوان بۆ ناوخۆی کوردستان. بەڵام من پێم وایە حتا ئەگەر ئەوان هیچ بانگەوازێکیان نەکردایە بەپێی ئەو بانگەوازەی کە خودی کۆمەلگای مەدەنی ئەنجومەنەکانیان گروپەکان و بە هەر حاڵ گروپای جۆراجۆر لە کوردستان لە ناوخۆی کوردستانە داوای ئەو مانگرتنەیان کرد، من پێم وایە خەڵکی کوردستان هەر جواویانەداوە ئەو مانگرتنە گشتیە ئیتفاقەکە و بۆ چون پێم وایە ئەو بۆ زووتنەوە دروستە سەرکوت کرا، بەڵام لەبێی نەچووە لە ناوەڕۆکە هێشتا لە کوردستان بەتایبەت لە شاری سەقز هەیە. بەڵام باشتر ئەوە بوو کە حزب سیاسیەکان هێزە سیاسیەکان زۆر شاید بڵێم ئەقلانی تر ئەشێ بجوولایەنەوە و ئەقلانی تر ڕەفتاریان کردایە بە پێوە ئینتزارە کە خەڵک لە کوردستان لیان هەیەە ئەشێ من پێم وایە حرەکەتێکی ئاگاهانەتریان بوایە بۆ ئەوەی کە ناومیدی نەکەوێتە ناو خەڵک بە شێوێک کۆماری ئیسلامی لەو شتە خۆشحاڵ نەبێ هەرچەند حرەکەتەکە لە نەهایەتە باش پێشڕۆی. بەڵام ئالێرە من خاڵێکی کێشێ ئەتوانم ئەرسان کەم مانگرتنی گشتی ئەنجام بوو لە کوردستانە. ئالێرە وەزعیەتی هێزە سیاسیەکانی کوردی ئالێرە شتەکە ئەتوانی ڕوونکاتەوە کە خۆ دوای مانگرتنەکە چ ئیتفاقێکەکەوێ خۆ کۆمەلگای مەدەنی چاوەڕێیە کە حرەکەتێکی سیاسی تریشی بێ لە جێگایەک متەوەقف نەبێ، هەر ساڵ فقط مانگرتن نەبێت و ئیمساڵ مانگرتن بێ ساڵی داهاتوو مانگرتن بێت و 3 ساڵی تر مانگرتن. ئەشی ئەو مانگرتنە هەدەفێکی بێ، نەتیجەیەکی بێ، ئاکامێکی بێ بە حزبی سیاسی کوردیش تەکلیفی خۆی لە وەزیەتە ڕۆشن کاتەوە کە دوای مانگرتنەکە منی هێزی سیاسی چی ئەەکەم؟ ئەشی چی بکەم؟ بەرنامە و پلەنم چییە؟ و ئێرتباط و نسبەتم لەگەڵ خەڵکی کوردستان لە دوای مانگرتنەکە بێ بەچی؟ چونە زانن خەڵکی کوردستان بە هەرحاڵ هەزینەیەکی زۆرانبان یەکە ئەو مانگرتنە هەروە بێ هەزینە بێ، داها دوکان ئەبەسرێن و پلۆپەکرێن و ناوێکی شیلێ نییە و لە ئەوانە شێمە لە بەرچاو بگرین. بڵێ بۆ خۆتان زانن کە ئەو دروست لە سەروبەندی ئەو ساڵیادەدا کۆماری ئیسلامی جەختێکی زۆری خستە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی هێزە سیاسیەکان لەو بنکەوبارگانەی و نیشتەجێن بگوازرنەوە بۆ شوێنێکی دیاریکراوی تر و شاید ئەوە هۆکاری سەرەکی ئەو بوو بێت ئەو هێزانە نەیانتوانیوە ئەو هاواهەنگیە بە وجود بێنن. هەرچەند من نەزانم لەلایەن ئێمەوە ئەو داخوازیە بوو کە بە یەکدەست یەکدانە ڕاگەیاندن بدەین، بەڵام هێزەکانی تر لەسەر و باوەڕە بوون کە هیچ کێشەیەک نییە، هیچ کەس ڕاگەیاندنی خۆی بدا. ئێمە دیسان لەسەرەوە ساخ بووین کە ڕاهدەی زۆر چاکە گەرکاری واکەن با هاوکات بێ ڕاگەیاندنەکە، ینی هاوکات بێت و ڕۆژێکی دیاریکراوە بێت وانە بێ جیاوازی تیا بێ. بەڵام ئایا پێتان وانە ئەو وەزیەتەوە بۆ هێزە سیاسیەکان لە باشووری کوردستان هاتووەتە پێشەوە تەئسیری لەسەر ئەو ناهاواهەنگیە بوو؟ ئەتوانێت تەئسیری بێ. ئێمە ئەو شتە وەکو شتێکی حاشی لە نەزەری ناگرین، 100%ەوە تەئسیری بۆ وەکو شارێکە لەسەر هێزە سیاسیەکانی کوردستان هەیە و خۆ دیارە خەڵکی تم نەگەرانن کە چ وەزعیەتێکیانە بێ. هەرچەند من لێرە ڕاشکاوانە ئەرسان کەم کە حتا ڕەخنیش لەسەر هێزە سیاسیەکانی کوردستان هەیە کە بۆشی بارودۆخەکە ئابە مەرحەلە بۆ ئاقارە گەیشتکە کە وجودی هەیە. ئەوەش بۆ خۆی باسی کەی هەیە سەمەگەرەکەم نابێ باردی ناوەڕۆک و زۆر جزئیاتی بن، بەڵام لە کولیەتە ئەوە تەئسیری بوو. بەڵام بە نسبەتی ئەو وەزعیەتە ئەوەن خۆ بێستەڵا ئەو بەیانیەیان سادر کرده بوو، هەرکامێکیان بەیانیەکانیان سادر کرده بوو. ئەگەر بیان کردای بە بەیانیەکی مشتەرەک هاوبەش من پێم وانییە شتێکی زۆر
خراپ پێشاتایە بۆ هێزەکان لە نەهایەتە بۆ هێزە سیاسیەکانی کوردستان ئەرسانەکەم لە نەهایەتە دڵخۆشیەک بوو دڵگەرمیەک بوو بۆ خەڵکی کوردستان کە ئەو یەکگرتوویە ئێمە ئەگەر لەناو کۆمەلگای مەدەنی هەمانە لەناو حیزبە سیاسیەکانیشە ئەشێ بمان بێ ئەو قسەی من ینی لە ئەسڵا مخاتەبی من تەواوی هێزە سیاسیەکانی کوردستانە ینی فقط حیزبێکی سیاسی نیە هەموویانن ئەوانەی کە خۆیان بە بەرپرس ئەزانن بە نسبەتی حرەکەتی مەدەنی خەڵک لە کوردستان بە خۆیان بە مەسئول ئەزانن بە پێوشتانی کە بۆ خەڵک پێشتێت. بەڵێ ڕخنەکەی ئەوەڵبەتە زۆر بەجێیە ئەوە من پێم وایە ئەگەر یەکدەست زاهر بواتن بەتایبەت لەو کاتێشا کە ئەو گشارە لەلایەن کۆماری ئیسلامی بۆ سەرهێزەکان هەیە یەکدەست دەرکەوتایەتن ئەیتوانی تا ئەندازەیەک ئەو سیاسەتانە خونسا بکاتەوە لەسەر ورەی خەڵکیش تاسیر دابنێ بەڵام ئێوە باسی وەتان کرد کە دوای مانگرتنەکە ئەبوایە شتی کە بکرا بەرنامە ئێوە مەسەلەن بۆ نمونە چیتان بە نەزەرەگا مەسەلەن هێزە سیاسیەکان لە دوایەوە چی بکەن بۆ مەسەلەن ئەو زیانانە کەم بێتەوە لەسەر خەڵکی سە پلۆمکردنی دوکانەکانیانە نادامگرتنی هەڵسوڕاوانە یا هەر شتێکی تر چی ئەبێ بکرێ بە نەزەری ئێوە لەو بابەتەوە توانێت تاسیری ببێ من وەکو تاک بڵێم فلان شت یا فلان شت ئەشێت بە فلان شتەشی ئەنجام بدرێ یا سیاسەتەکانەشێ ئاوا بێت وەکو تاک شاید بۆ من سەخت بێ بڵێم ئەشێ و حرەکەت ئەنجام درێ بەڵام وەکو کەسێکە لەنا ئەو کۆمەلگام و کەسێکە شتەکان ئەبینم پێم وایە وەختێکە دێن بەیانیەک سادرەکەن ئەسڵ نەتەنها لە دەرۆ هێزە سیاسیەکان هەر لە ناوخۆی شەروە ئەشی حرەکەتێک دوایەوەی اتفاقکەوێ ئایا ئەو حرەکەتە بۆ نمونە ئەتوانێ نۆعێک یەکگرتووی کۆمەلگای مەدەنی بێ بۆ نمونە وەختێکەڵێن ئێمە ئیمساڵ لێرە مانگرتنەکەین ئایا ئەتوانن بەرنامەیان بێ بۆ مانگرتنێکی مەسەلەن بعدیشیان لە فلان مەراسم لە فلان بەرنامەی ترە ئایا ئەتوانن هەلیسۆ بۆ داهات و بەرابەردێکی وایان بێ پیشبینیەکی وایان بێ یا بۆ نمونە ئەوان ئەتوانن ئەو حداقل ئەوەی کە بەیانیەکی مشتەرەکیان بێت و بڵێن ئەگەر ئیمڕۆ ئەو تەجروبەمان بوو کە بەیانی مشتەرەکمان نەبووە خەڵک ناڕازی بوون حداقل بۆ دەوری بعدی ئێمە بەشێ بەیانی مشتەرەکمان بێ خاڵی هاوبەشمان بێ بۆ حەوادث و بۆ شتایەکە لە کوردستان پێشتێک خۆتان نەزانن منتەقەی ڕۆژهەڵاتی ناوڕاست بەتایبەت هەر ڕۆژێک مرکزی حادث و پێشاتێکە و ئەوەیش باسە بێ کە ئینتزاری خەڵک لە حیزبە سیاسیەکان زۆرتر بێەوە لەگەڵ ئەوەیشە ئەمە وەکو بەستەڵات چشمەندازێکی دوور ئەشێ ببینین کە حیزبی سیاسی بەرنامە و پلەنێکی توولانی مدەتی بێ بەرنامەی کۆتا مدەتی هەیە میان مدەتی هەیە توولانی مدەتیشی بێ کە ئەگەر بۆ نمونە لە کوردستانە ڕۆژێک پێشات خەڵک ئێتسابیان کرد بێسەڵا مانگرتنی گشتیان بوو تەزاهوراتێکیان کرد چی بکەن ئەو من وەکو تاک ناڵێم مەسئول نین بەرپرسنین دیارە هەمومان وەکو ئینسانی سیاسی وەکو ئینسانێکە لەو کۆمەلگا هەین هەر کامێکمان بە نسبەتی خۆمان بەرپرسین بەڵام ئەو مەسئولیەتە ئەسڵیە لە سەرشانی حیزبەکان و بەرنامەی ئەسڵی ئەوانە کە بڵێن ئێمە چی بکەین ئەگەر مانگرتنەکە ئەنجام درا دوای ئەوە مەرحەلەی بعدیمان چییە خۆ نابێ هەر لە دەورێکە ئەو شتە بچەرخێت هەر مانگرتن بێت ئیمساڵ مانگرتن بێ ساڵی داهاتوو مانگرتن بێت دووبارە مانگرتن بێ ئەشێ لە جێگایەک حرەکەتێکی مؤثر ئەنجام بگیریە کە تەئسیرەکەی ئەو بەیستڵا دەنگدانەوەکەی لە ناو کۆمەلگای کوردستانە ببێ بە مؤثر دیار بێت شتەکە دیار بێت یەک دوو شتی نمادین کرا بە نەزەری من ئەوانە ئەکرا تۆزێ لە ئاسێکی سەراسەری بە هەڵسوڕاوان بۆ ترای بکرایە لەوانە لە شاری سەقز و لە دیواندەرە تقی یا چی پێڵێن ئاورکردنەوە و شتی خۆشی کراوەکو سەرکەوتنەکان جەژن گرت ئەو ئەگەر لە هەموو شارەکان ببوایە توانی تاندازێت تاسیری بێ هەر هەمان ڕۆژ و ڕۆژی دوایەکەیشی بازنشستەکان و تعدادێک لە ئەو اعتراضات عمومیەوە هەیە لە ڕۆژانە هەیە ئەوانەی شەر بوو ئەوە ئەکرا مەسەلەن لە شعارەکانیانە ئەگەر هەواهەنگیەک لەگەڵ حزب سیاسەکان بەهاتاتە پێشەوە شاید بکرایە مەسەلەن یەکێک لە داخوازیەکانیانەوە بێ کە دەوڵەت بۆی نییە دوکانی هیچ کەس پلم بکات و وەکە ناتوانین بەناو ڕزایەتەکانمان زیاتر درێژە بدەین شاید نمونەهایەکی ئەوە نازانم ئێوە بخۆتان شتی باتەن باسی من ئەوەیە کە بۆ نمونە هێزە سیاسیەکان ئەرسانەکەم کولی ئەم شتە هێزە سیاسیەکان بۆ ناتوانن ارتباطێکی فکری ارتباطێکی گفتمانی بۆ نمونە لەگەڵ
فکر و بیر و ڕای بازنشستەکان لەگەڵ ئەنجومەنهای سنفی ئیجادکەن گفتمانێکی فکری، گفتمانێکە بتوانێ وجودی ئەوان تەئسیرگۆزار بێ لەسەر و فەرزەن ئێترازی بازنشستەکان، لەسەر ئێترازی مەسەلەن معلمەکان، لەسەر ئێترازی چین و تەبەقەی جیاوازی کۆمەلگا، کە ئەگەر ئەوان ئەو شتە ئەنجامانە و ئێترازە ئەنجامان، ئەو ئێترازش بە شێوەیەک ڕنگدانەوەیەکی ببێت، ینی ئێرتباتی بینی ئەو دوانە مشخصکە. من ئالێرەی ئەرسانەکەم ئێمە ئەگەر بەکو ڕەخنە ببینین ئێرتباتی بینی هێزی سیاسی کوردی لەگەڵ کۆمەلگا لەباری گفتمانی، لەباری بێستەڵا خاڵی هاوبەش خەریکە لاوازە بێت و ئەو وەکو خەسارناسیەک ئەشێ چاوی لەکەین کە بۆچی ئەو وەزعیەتە هەیە، چۆن ئەتوانن ئەو خەسارانە جوبرانکەنەوە، چۆن ئەتوانن ئەو شتێک کە باعثی لاوازبوونی و ئێرتباتە بووە پڕیکەنەوە. ئایا عملکردی حزبی سیاسیە لە کوردستان، ئایا کۆمەلگای مەدەنی لە کوردستانە شتێکی کەی لە نەزەرەیە، شتێکی کەی لە بەرحاڵ هەدەف و بەرنامە و بەرژەوەندی تایبەتی هەیە، بۆچی ئەو بەرژەوەندیانە بۆ لە جێگایەکە نزیکی یەک نابن و ناڵێم لزومەن بن بە یەکێ، بۆ نزیکی یەکتری نابن. زۆر سپاس. ئەگەر لەو بابەتەوە قسەیەکی زیاتر نییە با بچینە سەر بابەتی دواییمان. ئێوە قسەیەکی زیاترتان لە مۆردەوە نییە؟ نام پێم وایە هەرچەند باسی بێحەد زۆرە، بەڵام بە پێ و باسی کە مەترەحتان کرد چەند خاڵی کێشەیە ئەتوانین چینە سەر باسی کە فەرموو. زۆر باش. مۆزوعی تر مۆزوعەیەکە کە دیسان هەر یەکێک لە مەسایلی گرنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیش شەڕی ئیسرائیل لەگەڵ حەماس و لەو شەڕەدا تەبعاً هێزە نیابەتەکانی کۆماری ئیسلامی وەکو حزب الله لە عێراق، لە سووریا، ئەوانەی شەر کەمتاکورد یا حوسیەکان کەمتاکورد دەرگیری ئەو شەڕە بوون و هەوڵیان داوە بنەوە تاسیردا بنە سەر و شەڕ بۆ بتوان هاوسەنگی هێز بە قازانجی حماس بگۆڕ. بەڵام لە پشت ئیسرائیلەوە طبعاً دەوڵەتانی زلهێز هەن، لەوانە ئەمریکا بەشێکی زۆر لە وڵاتانی ئەوروپایی و بەچەک و بە هەموو بابەتێکەوە تیاریان کردووە. تازەترین ڕوودا و ئەو پەیجرانەیە کە تەقینەتەوە زیاتر لە نزیکی 4000 نەفرێ برینار بوون، 11 نەفەر کوژراون و بۆ جۆرێش کە باسە کرێن نزیکی 40 نەفرێک زیاتر گیانیان لە خەتەرایە و لە حاڵی مەرگ و یا بە شێوەیەک شاید نەکرێت گیانیان نەجات بدرێت. لەم بابەتەوە گەرەکرێت زانیاری جارێ زیاتر بدە بێ بینەران جا دوایشە چینە سەر باسەکە. من تا ئەو جێگای کە منیش پەیگیری خەبەرەکانم دیارە چون شتەکە تازەیە، هێشتا بۆ معنا بەڕاستی ناتوانین ناوەڕۆکەکەی پیاکەین کە چی بوو، چ شتێک پێشات، هەتا ئەو پێیجرانەکە تەقانەتۆ ئایا حەکردن بووە، ئایا لە ناخودی ئەو دەستکانە مادی منفەجەرەیاندانا، زانیاریەکان لەسەری زۆر کەمە. ئێمە خارج لەو باسە تێکنیکی کە تەخەسوسی من نییەوە، شاید متەخەسسی خۆی ئەتوانێت لەسەری قسە بکە، خارج لەوە گەربین لێکۆڵینەوەمان لەسەر وەزعیەتە بێ، ئەیبینین کە دەوڵەتی ئیسرائیل نفوذێکی ئێتلاعاتی تەکنۆلۆژیکی تایبەتی لەسەر ئەو وڵاتانەی هەیە کە لەگەڵ یا دەرگیرن، وەکو حزب الله وەکو خودی لە لوبنان حزب الله لوبنان کە بەرحاڵ گەورەترین شاید بێژم دوشمنی یەکترینن، هەروە لە ئێران کە ئێمە بینیمان باسی ئیسماعیل هەنیە بوو. بە مەسئلە ئەوەیە کە خودی دەوڵەتی ئیسرائیل تا جێگای کە من پێگیریم کردووە ئێلامی کردە بە وەزیرەکانی کە لەسەر و مەسئلە ئەسڵەن نابێ لێکدوانێکیان بێ و نابێ بە سوورەتی ڕسمی فەرمی مەوزەعێک مەترەحکەن، وەکو ئەو شاید بڵێم ئەو تێرورانەی تر کە ئەنجام بووە بە هەر حاڵ ئێمە بینیمانە کەسانێک لە ڕۆئەسای بێستەڵا خودی حەماس بە حزب الله تێرۆر کران، زۆریان کوژران بە ئیسرائیل قبوڵی نەکردە، نەیوتەکە من ئەنجاممدا، بەڵام دیارە هەموو شتێک نیشانی داکە کاری ئیسرائیل بووە. بەخۆ لێرەش ئەیبینی سازمانی ملل بە شێوەیەک
تا ئەو جێگا کە من بزانم محکومی کردا و دەوڵەت‌های ئوروپایی فعلا مۆزەیەکی تایبەتیان نەبووە. شاید ئەوانیش منتەزرن بزانن وەزعیەتەکە چۆنە و ئەلبەتە ترسێکی زۆریشی لە ناوخۆی ئێران بۆ کۆماری ئیسلامی ئیجاد کردا، ترسێکی زۆری بۆ حیزب الله لوبنان ئیجاد کردا و حتا فورم و شکلی شەڕەکەشی تەغییر داد. یعنی ئەگەر قبلا حیزب الله افتخاری کرد کە ئێمە چەند هەزار موشکمان هەیە کە توانین بینێرین بەرەو ئیسرائیل و تێلابی و شارەکانی تری ئیسرائیل، ئایسا زانن لە ناو ماڵەکانیانیتر لە معرەزی خەتەرن. یعنی ئەو شتش بە سوورەتی گۆستەردە بۆ تایسە من شخصا هەرچێک بەڕستیم کرد نەمتوانی نۆعێکی ئاوا لە حەدی گۆستەردە کە تعدادێکی زۆر بتوانێت بکاتە ئاماج نەبینیەکە شتێکی ئاوا شکڵی دابێەوە. ئەمە شاید بێژم ئەوڵین مۆردە کە تعدادێکی زۆر بە شێوەیەکی تایبەت مردی حملە قەراریان گرت. ینی ڕەهنێکی ئەمنیەتی تایبەتە کە لە ناو حیزب الله بۆ عەلەیهی حیزب الله اتفاق کەوتە و ئەلبەتە ئەیشتوانێ ئەگەر ئاکامەکەی لە نەزەر بگرین ئەتوانێ ناکۆکی و شەڕی نێوان ئیسرائیل و حیزب الله تونتریکا، ینی ئیمکانی هەیە بەڕاستی واردی شەڕێکی ئەسڵی بن کە نەتیجەکەش یەتوانێ بۆ خودی کشوەری لوبنان و خەڵکی لوبنان زۆر جێگای مەترسی بێ. ئەو شتان ئەو باسانە لەسەرەوەیە کە دەوڵەتی نەتەنیاهو ئەوێ ئەو شەڕە درێژە پێ بکە. ئەگەرچی ئەمریکا نایەوێت ئەو شەرە زیاتر پەرە بستێنێ، ئەم بەهۆیەوە کە بەرەو هەڵبژاردننی سەر و کۆماریە چێ و هەم لەلایەکی تریشەوە نیگەرانی ئەوەیە کە کۆنتترۆلی ئەو زاعلخال لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەستی دەربچێت و نەتوانێت بۆ جۆرە کە باید و شاید کۆنتترۆلی بکات و تەبعەن هەندێکیش هێزی تریش هەن کەوانی شتوانن دەوریان ببێ وەکو تورکیە و بڕێکێزی تریش. بەڵام ئەوەی وە نەتەنیاهو ئەوێت بە پێوە هەواڵانە کە ئێوەش بۆ خۆتان حتمەن چون بەدوایە ئەوی شەوەیە کە وەزیری دفاعی ئیسرائیل کە هەمیشە کێشەی لەگەڵ نەتەنیاهی بووە ئەوە خەریک لەسەر کار لایە بات و ئێوەیەکێک لە دەستەڕاستترین کەسانی خۆی بێنێت جێگیری ئەو پۆستەی بکات. ئایا ئەمە چنێک بەرەو ئەوە چێکە ئەو شەڕە زیاتر پەرە بستێنێەوە هێزێکی زیاتر بێت؟ تەبعەن یەکێک لەو هەڕەشە گەورانە حیزب الله بووە نزیکی 4000 کەسیان برینار بۆ شاید نتوانن بەو جۆرەمانە بەو پەیجەرانە هەر کاتە پامێکیان بۆ هاتووە کە ئامادە بن بچنە سەنگەرەکانیان بەرەو شوێنە بچن، ئەوانیان بۆ ئەوە پێ بوو کە بتوانن ئەو هاواهەنگیان لەگەڵا بکەنەوە. ئێستاوان تووشێ کێشە بوون. چنێک ئەوە بەرەو ئەوە ئەچێت کە شەڕەکە زیاتر پەرە بستێنە ببێ بە شەڕێکی گەورەتر لەو ئاستەی وا لە مەسەلەی غەزە تێپەڕ بێت و ببێ بە شەڕێکی زیاتر لە منطقە. تمشاکان دەوڵەتی نێتانیاهو من قبلا لە بەرنامەیەکی کەشتانە ئەرزم کردن، دەوڵەتی نێتانیاهو لە دوای 7 ئۆکتۆبر فرسەتێکی تاریخی بوو کە کێشە و مشکلاتی خۆی حلکە ئەسڵ مەسئلەی فلستین بە شێوەیەکی تر حل و فەسڵ کرێ. بەڵام نێتانیاهو لە ئستراتیژیەکی بە نەزەری من غەڵەت و لە تاکتیکێکی غەڵەت ئیسفادەی کرد. ئەو تاکتیک و ئستراتیژی غەڵەتە بە شێوەیەک بوو کە لە نەهایەتە نەتەنها گرۆدانەکان ئازاد نەکران، نەتەنها دەوڵەتی ئیسرائیل نەیتوانی بە ئیستڵاح ئەو وەزعیەتە کۆنتترۆلکە، بەڵکو تعدادێکی زۆر لە گرۆگانەکان خۆ بەخشێکیان کوژران لەگەڵ ئەوەیشە کۆمەلگای نێودەوڵەتی ئیسرائیلی وەکو جنایەتکاری جەنگی ناسی لە دیوانی بینالمللی کەیفەریە گەریشتبانەکەم بە جنایەتکاری جەنگی ناسیان و حتا باس لەسەرەوەیە کە دەوڵەتی فلستینی دەوڵەتێکی بەیستڵا مستەقلی فلستینی بە ڕسمیەت بناسرێت. تەواوی ئەوانە کێشەهایە کە لە دوای 7 ئۆکتۆبر پێشات. خۆ ئێمە وەختێوە لە نەزەرەگرین ئەیبینین کە خودی ئیسرائیل ئیمڕۆ دچاری قەیران و بحرانێکی ناوخۆی زۆرە بە ئەو بەخشی کە بەخشی میانەڕۆی ئیسرائیلە وەکو مەسەڵەن ئاگالان کەسانێک وەکو مەسەڵەن بێنی گانس ئەمانە بەخشی میانەڕۆی ئیسرائیل بوون کە لەگەڵ سیاسەتەکانی نێتانیاهو زۆر هەمخانیان نەبووەوە. حتا لە کابینەی شەڕی ئیسرائیلدا زۆر داکۆکیان کردە کە ئەو وەزعیەتەی تر ئاوا پەڕی پێنەدرێبنەوە ئەی بتوانن ئەو وەزعیەتە کۆنتترۆلکەن. بەڵام دیارە کە ئەو ناخۆشی و ئەو مشکلاتی ناوخۆی ئیسرائیل ئیمڕۆ خەریکە ڕنگدانەوەی بێ ئەو بەخشەی رادیکال بەخشی ڕاستی ئفراتی ئیسرائیل هەر بە
ڕاهبەری خودی نێتانیاهۆ گەرەکیانە ئەو شەڕە پەڕی پێ بدرێت چون ئەزانێت نێتانیاهۆ ئەزانێت کە لە دوای تەوابوونی ئەو شەڕە ئەشێ بەرپرسی خەڵکی ئیسرائیل بێ بەتایبەت ئەوانەی کە وەکو خەڵکی مەدەنی لە ئیسرائیلە مخالفی سیاسەتەکانی دەوڵەتی نێتانیاهۆ هەنوە کێشەکە ئەتوانێت گەورەتر بێت یعنی ئیسرائیل لەگەڵ دوو مەسئلە مواجهە هەم لەگەڵ شەڕی لەگەڵ حیزب الله و حەماس و بە بەخشێکیشی کێشەی ناوخۆ بینی بەخشی ڕادیکاڵی و بەخشی میانە ڕۆی ئەوانەی کاڵێن ئەو شەڕەشێ لە جێگایەک تەواو بە یا مەحفەری فیلادێلفیا ئەشێ بە وەسیلەی نەهاتهای بینالمللی ئێدارەکرێت نە بە وەسیلەی ئیسرائیل و مەسئلەی خودی گرۆگانەکانیش کە هێشتا حەل نەبووە ئەتوانێت ئەو شەڕە بەرحاڵ پەڕێ پێ بدرێت بە شەرتی ئەوەی کە حیزب الله و حەماس توانایی ئەویان بێت کە جواو بنەوە چون ئەمە مەسئلەیەکە ئێوە زانن بۆ نمونە گەورەترین مۆتەحەدیان کە کۆماری ئیسلامی بوو لە دوای مەرگی ئیسماعیل هەنیە تقریبا زۆرتر لە مانگێکە تهدید دەکا کە ئێمە جواوینەوە لە هیچ جوابێکی نەداتەوە دیارە بەخشێک لەوەی کە جواوی نەداتەوەی کە خەریکە بەراوردێکا کە ئایا ئێمە توانایی جواودانەوەی حملەی ئیسرائیلمان هەیە یان نا چون لە بیرمان نەچێ ئەو زەربەی کە حەماس لە گەورەترین دەوڵەتی حامی خۆی ینی کۆماری ئیسلامی لە دوای کوشتنی هەنیە بینی لە هیچ کەسێکی تری نەبینی بۆ معنە لە هیچ دەوڵەتێکی حامی خۆی نەبینی ئەوەیە کە ئەگەر ئەوانە و تواناییان بێ کە جواب بنەوە چ حیزب الله چ حەماس ئەتوانێت شەڕێکی تر پێش بێ یا ئەگەر شەڕەکە چێتە بێتە ئێران چون مەسەڵەن ئیمڕۆ کە بەڕسیمە کرد دقیق لە بیرم نییە کامیان بوو ئەیان بێت یەکێک لە بێستەڵا ئەندامانی سەرۆی نظامی ئێران لە بیرم نییە کامیان بوو ئەوەی سەفیری ئێران لە لوبنان ئاسیبی بینیە ئەو جواو بینەوە مەسئلە ئەوەیە کە ئەوێتە شێ ئێمە لە بەرابەری ئیسرائیلە ئێمەش حرەکەتمان بێ ئێمەشەشێ بێستڵاح ئینتقامجویی کەن سەفیرەکەمان زەربەی بینیەوە ینی ئێعتباری ئێمە یعنی دووبارە خەریکە باسی شەڕکردن دووبارە مەترەحەکرێ بەڵام نازانین ئایا ئەو باسی شەڕکردنە حتمەن و لزومەن ئەبێ بە هەڵ بێستڵا ئەوەی کە خودی شەڕەکە پێش بێتیانە بەڕاستی لەسەرەوە شکەمێک منتظر بین بزانین ئەو وەزیەتە بە چ جێگایەکە کێشرێت پێویستەوە بڵێن کە تەمان بینەرانیش حتمما بخۆیان بە دوواچوونەوەیان بە سەرە و ڕووداوانە بووە ئەوە فقط لە لوبنان نەبووە بەڵکو لە سووریەش هەر تەقینەوەهایەکی هەروە بووە لە ئەوە پێ دەچێت کە ئەو ارتباطی بینی حزب الله و بەشێکی تر لە هێزەکان لەوان ئێرانیش هەر لەم کاناڵەوە ئەم کاناڵە لە نەزەر خۆیانە کاناڵێکی مطمئن بووە هەرچەند ئەو شرکەتەی و ئەمانەی دروست کردووە ئەوڕۆ ڕاگەیاندنێ کە ڕایگەیاند کە ئەوان هیچ هێنێکیان نەبووە هیچ تاثیرێکیان لە ئەو تەقینەوانە نەبووە و دیارە لە کاتی ناردنی ئەم مەحمولانە مەسایە موادی تەقینەوەی تیا جاسازی کراوە و حتا مەسەلەکەشی باتری نەبووە بۆ جۆرەکە لێکۆڵە نوشتیوە لەسەری قسەیان کردووە لە هەر حاڵە وەزعیەتی شەڕەکە خەریکە گۆڕانکاریکی تری بەسەراتێن وا دیارە ئیسرائیل تازە دەستی لە ئەوەی کە گرۆگانەکان بگەڕێنەوە دەستی شۆردووە چونکی ئەخیرەن ئەو چوار نەفەریان بە مردویی دۆزیەوە لە غەزە چنێک ئەوە پێ دەچێت کە و ئەخیرەم شتێکی کەشم هەربینی لە هەواڵەکانە ئەوڕۆ سازمانی ملل محکومی کرد کە وڵاتی ئیسرائیل سەرزەمینەکانی یا سەرخاکی ئیسرائیلی وەکو خاکی ئیشغاڵی داگیر کردووە ئەوەی بەڕسمیت ناتی کە ئەبێت لەو شوێنانە کە خاکی فلەستینە بچێتە دەرەوە مەبەستە فلەستینە بچێتە دەرەوە ئەوە شەر تاثیرە چەندێک کە توانێت ئەم گوشارانەی وا لە ئاسی نێودەوڵەتی بۆ سەر ئیسرائیل دێ بەر بۆ بگرێت کە ئەم شەڕ ئاسێکی گەورەتر مەطرح بێت تمشاکن لەباری حقوقی ئەرسانەکەم تەوزیحێکا لێرە بم لەباری حقوقی دیارە ئەوەی کە ئەو مەناتقی کە بەدەست ئیسرائیل و ئشغاڵی کردە زۆر بەسوادگی ئەرسانەکە مەزوانێکی سادا ئەوەی کە چۆن بچێتە دەرەوە ئایا ئەساسە نەگەر نەچێتە دەرەوە چ ئەقدامێک عەلەیهی ئیسرائیل ئەنجامە بێت بەپێی تەجروبە گەر چاو لە شتەکەکەین پیچیدگیەکی تایبەتی هەیە ینی جۆرێک شتەکە پیچیدە بووە زۆر تێکڵاو
بووە زۆر وەزیەتێکی تایبەتە چۆن لێرە مەسئلەی هێزی ئیسرائیل ئەگەر حتا لە باسی بەڕسمیەت ناسینی دەوڵەتێکی فلستینی شەرا زۆر کەس ئەوە بە سادگی چاوی دەکەنەژن دەوڵەتێکی فلستینی بەڕسمیەت بناسن بەڵام ئەوە بۆ ڕاحەتیە نییە حتا ئەگەر دەوڵەتەکانی تریش بەڕسمیەتی بناسن هەتا زمانێک کە عەمەڵەن ئیسرائیل عینەن و عەمەڵەن وەکو نیرو وەکو حکوومەت وەکو نیرویەکە هێزی هەیە لە ناو فلستینا بێت لەو بەخشە فلستینی نشینا بێت عەمەڵەن دەوڵەتێکی فلستینی ناتوانێت شکل بگرێت ئەگەر ئێمە وەکو واقعیت لە نەزەر بگرین ئەو واقعیتە لەگەڵ مەسایلی کۆمەلگای حقوقی بینالملل لەگەڵێکە مقایسەکەین ئەمە ئەوەی کە ئایا ئەتوانێت ئەوە باعسی ئەگەر ئیشبانەکەم باسەکەتان لەسەرەوە بوو کە ئایا ئەتوانێت باعسی شەڕێکی گەورەتر بێت یانە ئایا ئەتوانێت ئەو فشارە نێودەوڵەتیانە بەر بەوە بگرێتە ئەم شەڕە زیاتر تەشەنە بچێنێت و ببێ بە شەڕێکی ناوچەیی ئایا فشاری نێودەوڵەتی دەتوانێت تەئسیری ببێ بۆ ئەوەی کە نەتەنیاهۆ نەتوانێت ئەوەندە زیاتر کە غەڕابێت و شەڕەکە بکات بە شەڕێکی منتەقەی مەبەستمەوە تێگەیشتم ئەو فشارە ئەگەر لە تەرەفی دەوڵەتای هاوپەیمانی ئیسرائیل بن مەسەلەن بۆ نمونە دەوڵەتی ایالتی متحدەی ئەمریکا بێ یا ئەگەر لە تەرەفی کلیەتی دەوڵەتای ئیتحادی ئوروپا بێت و فشارەکەی یەکدەست بێت مداوم بێت و سیاسەتەکانیان یەکدەست بێت ئەتوانێت پێش بە نەتانیاهو بگرێ حداقلەوەی کە کوشتارێکی زۆرتر ئیتفاق نەکەوێ حداقلەوەی کە لە جێگایەکە شەڕەکە متەوەقفکەن ئەڵێن ئاتەش بەس ناڵێن سۆڵح ناڵێن مذاکراتی سۆڵح ئەڵێن مذاکراتی ئاتەش بەس ئەگەر بتوانن ئەوان ئەو گوشارە بێنە سەر نەتانیاهو لە شاید لە جێگایەک بتوانن بەتایبەت ئەگەر فشارەکەش لە ناوخۆی ئیسرائیل عەلەیهی نەتانیاهو بێ کە ئێمە بینی حتا مدەتێک لەمەوە پێش تەزاوراتی عەلەیهی نەتانیاهو بوو بەڵام مەسئلە ئەوەیە کە ئەم شەڕە بۆ خودی نەتانیاهو تا حدێک بۆ بە مەسئلەیەکی شاید بڵێم شخصی بۆ بە مەسئلەیەکی مربوط بە خودی خۆی کە ئەزانێت داهاتووی سیاسیشی وابەستە بە ئاخر و عاقبەتی ئەو شەڕەیە بۆیە من ئەرسانم کردوتم نەتانیاهو کێشێک ینی دووچاری هەڵەی ئستراتێژیک و تاکتیکی بوو بە نسبەتی 7 ئۆکتۆبر هەرچەند لایەنێکی تریژیانی خودی حەماسیش هیچ سوودێکی نەبینی ئەویش هیچ بە هیچ نقطەیە نەگەیشتە لەباری ئستراتێژیک نە لەباری نظامی نە لەباری ئەوەی کە وەزعیەتەکە بە سوودی خۆی تەغییر بە بەڵام مەسئلە ئەوەیە کە ئەو زرهێزانە چۆن نەتوانن ئایا مەسەلەن بۆ نمونە دەوڵەتی ئەمریکا کەمتر لە 50 ڕۆژە گەریشتبان نەکەم ئێمە هەڵبژاردنەکانی ئەمریکا بینین کەمتر لە 50 ڕۆژی مات دێ ئایا کەمتر لە 50 ڕۆژە ئایا توانێت دەوڵەتی ئەمریکا ئاڵوگۆڕێکی زۆر تایبەت ئیجادکا کە بە نەزەری من زۆر بەعیدا ئەگەر ترامپ بۆ نمونە ئەگەر ترامپ بێتە سەرکار ئەتوانێت شەرایطەکە کامڵەن تەغییر بات بە ظاهری قەزیش ئەوەیە کە نەتانیاهو زۆر گەرەکێتی کە ئەو وەزعیەتە ئێدامەی بات تا زمانێک کە نەتیجەی هەڵبژاردنەکانی ئەمریکا ڕۆشن بێت و وەگەر احتمالاً ترامپ بێت شتەکە فەرقات و ئەلبەتە ئێمە نەقشی چین و رووسیەش لە نەزەر بگرین کە چین و رووسیا ئەوانیش وەکو دوو دانە زلهێز بۆیان مهمە کە ئەو نیابەتیانە لەبین نەچن ئەوە واقعیەتە کە رووسیا گەرەکی نابێ نیابەتیەکان لەبین چێ گەرەکی نابێ حیزبوڵڵا لەبین چێ گەرەکی نابێ حەماس لەبین چێ وەکو تەوازونی هێست گەرەکێتی ئەوانە لە نێوان ینی ئەوانە بمێنەوە بۆ تەوازن لەبینی ئەوان و دەوڵەتی ئیسرائیل ینی ئەوان وەکو بەخشێکی غێری مستەقیم لە نیروی خۆی ئەبینێ بۆیە ئەگەر بزانێ قەرارە حیزبوڵڵا واردی شەڕێکی ئەساسی بێت احتمالی هەیە ئەوانیش ڕوبەڕووی ئیسرائیل ئەقداماتێک ئەنجام بن جایسە تەحریم یا هەر شتێک بێتوانن ئەوانش شامڵی بکەن تەسیری ئەو چێبڕکانەی وایە سە بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکۆماری لە ئەمریکا دەستی پێکردووە لەسەر ئەوەی کە نەتەنیاهو ئاوا نیگەرانی ئەوەیە نەکو ترامپ چونکی ئەو نازانین ڕێژەی ئەوانەی وا بەپێ هەموو ئەو هەڵسەنگاندنانەی وا کراوە لە ئەمریکا ڕێژەی ئەوانەی وا ئێستا یانەوێ ڕێ بدەن بە ترامپ دابەزیوە لە چاو کاملا هاریس ئەوە توانێت ئەویش بۆ خۆی تۆزێک لێدوانی توندی بەرامبەر بە ئیسرائیل بووە چەندێک ئەوە ئەتوانێت تاسیری لەسەرەوە بێ کە نەتەنیاهو پێش دەوەی کە دموکراتەکان بێنە سەر بەدەسەڵات بگەن ئەو کارانەی وا هەیە بە پلەبی کات وە زووتر بە شتانەی وا بۆ خۆی وەکو ئامانج بۆ خۆی داناوە بچێتە پێشەوە البته من لەبارەی و هەڵسەنگدنانۆ شاید کەمێک تێبینم هەیە ئەوەی کە ئەو ئامارانە منتەشەرە کرێ ئایا حتمەن کاملا هەریس دروستە بەظاهر ئەو
ئەو ڕقابەتانە کەمێک بەسرا لە ئامارەکان ناوی بەرزترە، بەڵام نازانی ئایا بەڕاستی هەر لە خودی هەڵبژاردنەکانیشە ئەتوانێ پیرۆز بێتیانە. ئەوە مەسئلەیە، چون ئامارەکان شتێک نیشانە، ئەو نەزەرسەنجیەکان شتێک نیشانەوە پێشاتە بە دوایە ئەتوانین نەتیجەکە بەڕاستی شتێکی تر بێ لە داهاتوو. ئێمە شێوە لە نەزەر بگرین، بەڵام لە واقعیەتە هەر کام لەم دوو تەیفیانەی کۆمارخوازەکان و بێستڵا دموکراتەکان هەر کامێکیان بێنە سەرکار، چ ترامپ بێ چ خانمی کامیلا هەریس بێ، ئەتوانێت لە سیاسەتی ناوخۆی ئیسرائیلە بە لە سیاسەتی دەروی ئیسرائیل تەئسیر گۆزار بێ. دیارە زاهری ئەمر وایە کە ئەگەر ترامپ بێت، ترامپ ئەتوانێت کۆمەکێکی تایبەت بە نتانیاهو کە ئێمە زانین قبلەنەوە پەیمانی ئابرامس پەیمانی ئێبراهیمە لە زمانی ترامپ شکلی گرتە. ترامپ خۆی وەکو کەسێکی بەرەندە لەو شتا بینێ کە گەرەکی بۆ دەوڵەتای عەرەبی لەگەڵ ئیسرائیل نزیک هاتووە، وەکو سوڵحێکی پایەدا بەوە بەڕاستیش نوعێک بەرگی بەرەندەیە بۆ خودی ترامپ. بەڵام مەسئلە ئەوەیە کە فرسەتی نێتانیاهو کەمە. ئایسە گوشارەکانیش لەسەر خودی نێتانیاهو زۆرە، هەم بەهۆی ئەو کێشەی ناوخۆ کە لە کابینەی شەڕی پێشاتە، هەم اختلافاتێکە لە ناو خەڵکەکەی. کۆمەلگای مەدەنی ئیسرائیل بوون بە کۆمەلگایەکی بەئیستڵاح دووقات، بووە بە دوو بەشۆ. ئەوەش بۆ خۆی مەسئلەیەکە، بە لە عینی حاڵیشە بەڕاستی ئایا ئیسرائیل دەتوانێت توانایی ئەوە هەیە کە لە چەندین جبهە شەڕکات، ئەوەش بۆ خۆی کێشێکی ترەکە نتانیاهو هەیەتی. بچینە سەر باسی سیاممان سەبارەتە بە پەنابەر ئەفغانستانیەکان کە کەم تا زۆر ماوەیەکی زۆر دوور و درێژە لە ئێران نیشتەجێ بوون، بەشێکیان مناڵەکانیان هەر لەوێ لەدایک بووە. ئەمانە بەشێکیان بە پاسپۆرت چوون، ئیجازەی کاریان هەیە و بالاخره لە وڵاتە جێگیر بوون. طبعا کۆماری ئیسلامیش هەوڵی داوە کە بە شێوەی جۆراوجۆر لەوانە کەڵک وەربگرێ، فاتمیونی لێ دروست کردوون، بردوویانیاتی بۆ شەڕ و زۆر کاری لەو بابەتەوە کردووە. تعدادیشیان کەم نییە. بەپێی و ئامارانەی وام بینیومە گوایە دەوروبەری ئاماری سازمانی ملەل لەڵێ نزیکی 4.5 ملیۆن ئەفغانستانی لە ئێرانن، بەڵام کۆماری ئیسلامی ئەڵێ ڕادەیە زیاترە، نزیکی 6 ملیۆنن. ئەڵعانە نزیکی چەند هەزار نەفەرێکیان ناردووەتەوە، لە ناوانیشە 1-2 نەفەر کە گیانیان لەدەستاوە چۆنەتەوە. لەو بابەتەی شەگەر بکرێ با پاسەکەمان دەست پێ بکەین. دەنگی بنەویستن؟ بەڵێ دەنگیەوە هەیە. زۆر باشە. مەسئلەی ئەو کۆچبەرە ئەفغانیانە لە ئێران دیارە پەرە بۆ خۆتان ئاماژەتان پێکرد شتێکی نوێ نییە. ئەگەڕێتەوە بۆ شەڕی ناوخۆی ئەفغانستان بەخشێکی وەگەڕێتەوە بۆ ئەو قەیرانەی کە لە ئەفغانستانە لە تولی ساڵیانی ساڵ، چ زمانێک کە تاڵبان لە دەورەی پێش و حاکم بوو، دوای دەوڵەتی نوێ هاتە ئەفغانستان تعدادی ئەو بێستڵاح کۆچبەرانە کەم بوون. دووبارە لەم دەورەی کە دووبارە تاڵبان هاتوێتە سەرکار بە پێی شاید بڵێم خیانەت و سیاسەتێکی غەڵەت کە دەوڵەتی ئەمریکا بە پێشی کرد بە ئەوەی کە دەوڵەتی خودی ئەفغانستان دووچاری گەندەڵی ناوخۆ بوو و ئاوا ئەو کشوەرەیان تەقدیمی تاڵبان کرد. دیارە تعدادی ئەو ئەفغانیانە ئەو کۆچبەرانە زۆرتر و زۆرتر بوون. بەڵام ئەوەش لە ڕووی ناچاری و ڕوویان کردە ئێران بە لە ئێرانە نەوەکو باسێکی مافی مرۆڤی، نەوەکو کەسانێک کە پەنابەرن و ئەشێ پەنایان پێبن، بەڵکو کۆماری ئیسلامی زۆرترین سوء ئیستفادەی لە مەسئلەی ئەفغانیەکان کرد. ئەوڵەن لەباری باسی بودجێ کە ئێران وەریەگرێت، کۆماری ئیسلامی بەپێی ئەو پەنابەرانەی کە ئەفغانین هاتوونەتە ئێران لە سازمانی ملل لە بەخشی مربوط بە پەناهەندەکانی پوڵ وەرەگرێت، بودجە وەرەگرێت. بەڵام ئەو بودجە خۆ سەرفی ئەو خەڵکە بەدبەختە ناکات. ئەو بودجە سەرفی بەحسانی نظامی وە زۆر شتی کاکات کە وجودی هەیە و بە هەر حاڵ ڕووی داخن، وەگەرنا ئەو بودجە سازمانی ملل خستێتە اختیاری کۆماری ئیسلامی. بەڵام لە تەرەفێکەوە کۆماری ئیسلامی ئەو کۆچبەرانەی وەکو نیرویەکی ینی وەکو نیرو ئەوانەیەک بە گرۆگان گرتا. ئەزانین لەباری وەزعیەتی حقوقی بەشەریان، لەباری مافێکە هەیەە وەکو مافی مرۆڤ کە ئەوان بۆ نمونە ئەشێ مەسەلەن حەقی ئەوەیان بێ کە ناویان سەبت کرێ، ئەوانەی کە ساڵیانی ساڵ لە ئێران زندگیان کە لە ژیانیان بووە ئەشێ شناسنامەیان بێ بتوان
بتوانن ئێدامە تەحسیڵ بن وەکو هەر کۆچبەرێک کەسەی من لە وڵاتای ئوروپای ئەیبینین هیچ کام لەو مافانەیان نییە لە شرایطێکا دایانەن کە مەجبورە بن بەخشێکیان بڕۆ لەناو گروهی فاتمیون و زەینەبیون و ئەوانەی کەیشی بە قیمەتێکی زۆر کەم لە بازاڕەکانی ئێرانە لە شارە گەورەکان لە مەشەد لە تاران سوء-ئیستفادەیان لێکەن بۆ واتێکە هەروەکو خەڵکی دیکە کارەکەن بەلێ بە قیمەتێکی زۆر کەمتر ئەوان دەستمزدیان هەیە بە پارەیان پێیان ئەو بۆ خۆی کێشەیە مشکڵە لە تەرەفێکی کەەوە کارێکی کردە کۆماری ئیسلامی کە ئەو یعنی هاتە تەواوی ناکارامەدی و قەیرانی خۆی بەخشێکی زۆری لە چاوی ئەفغانیەکان نیشاندا یعنی نوعێک شەڕ و تەفرەقەیشی خزەتە بینی ئێرانیەکان و ئەفغانیەکان لە زۆر کاتیشەگەر لازم بێژە ئێمە دەوڵەتێکی بە ئیستیڵاح موسڵمانی حمایەتیان لێکەین بەڵام حمایەتیان لێ ناکەن بە یەک مەسئلەی زۆر گرنگ لێرە بە نەزەری من ئەوەی شەشێ لە چاو بگرین ئەویش ئەوەیە کە حتا بە نسبەتی ناوخۆی ئێران و ڕەفتاری کۆماری ئیسلامی ئێمە ڕەفتاری بە ئیستیڵاح ڕاستیسمی ئێرانی بە ئیستیڵاح ڕاستی ئێرانی ئەبینین لە دەرۆ کە ئەوانش بۆ خۆیان دێن ئەو شتە تەقویەتەکەن ئەڵێن ئەشی ئەفغانیەکان دەرکرێن یا بێحورمەتیان پێکەن لە حاڵێک ئەگەر لازم بێ ڕاستی ئفراتی لە ئێران وەکو مەسەلەن سەڵتەنەت تەڵەبەکان هەر کات لازم بێ ئەڵێن ئێمەوە بە ئیستیڵاح دەوڵەتێکی گەورەی ئێرانیمانە بێ کشوەرهایەکە هاوزوانن فارسوانن بە ئەفغانستانی شەخەنە لای بەڵام لە ئەمەڵا دێن ئابە شێوە ڕەفتارەکەن و مافی ئەو خەڵکە بە شێوەیەک پاشێلەکەن لە حاڵێکە ئەو مشکلەی کە بۆ خەڵکی ئەفغانستان پێشات هەر چ ئیسلامی سیاسی سنی بەسەرکی تاڵبان چ ئیسلامی سیاسی بەسەرکی شیعە لە ئێرانە و ئەو مداخلە ئەو بێسڵاح معاملانەی کە زلهێزەکان وەکو ئەمریکا وەکو شۆرەوی لە 1970 کردیان هەمووی باعث بوو کە خەڵکی ئەفغانستان بۆ وەزیەتە بگەن کە ئیمڕۆ لە وڵاتی خۆشیانە تەنانەت ڕایان ناگرن وەگەر دێنە ئێران وەکو کۆچبەر چاویان لێکەن و نوعێکی کە لە فشار و شکنجە لەسەر ئەوان حاکمە بەداخەوە بەشێکی زۆر لەو پەنابەرانە بە هەزاران ئاسرێن ئەوانن کە ئاینی شیعەیان هەیە و زۆر بەنەوەیەک لە ئێران زیاتر ئیحساسیانە کرد کە ئەمنیەتیان پارازراوە ئێستا کە ئەمانە ئەگەڕێنەوە و کەمیش نین بۆ جۆرەکە باسم کرد لە بیدایەتەوە بینی 4 تا 5-6 ملیۆن ئەفغانستانی لە ئێرانن ئەمە چ تاثیرێکی ئەبێ لەسەر ژیانیان وەختی ئەگەڕنەوە بۆ ئەفغانستان ئەوانە گەڕێنەوە بۆ وڵاتێک کە لەباری ئابووری و کێشە هەیە بۆ زۆرتر لە گشتی ئەگەڕێنەوە بۆ وڵاتێک کە نوعێک کۆماری ئیسلامی بە سەرکی سونیەکەیەتی و لە زۆر شتیش شاید بێژم خراپتر ئەمەڵەکەن چون کۆماری ئیسلامی هێشتا کۆمەلگای مەدەنی زۆر کات کنترۆڵ یەکات ئەوان ئەو کۆمەلگای مەدەنیش بەداخەوە لە ئەفغانستان نییە ئەو خەڵکەی کە مەترسی ئەوە هەیە کە بیانگەڕێنەوە بۆ ئەفغانستان گیانیان لە خەتەرە ژیانیان لە خەتەرە ئەوان فقط لێرەیتر بەحسی ئازادی مەدەنی ئەو شتانە نییە بەحسی ژیانیانە بەحسی گیانیانە کە لە خەتەرایە بەداخەوە کۆمەلگای نێودەوڵەتی زۆر زۆر زەعیف ئەمەڵەکە زۆر لاواز ئەمەڵەکە من نوعێک شەرمە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی کە ناتوانێت بۆ ئەوانە وەزعیەتێکی باسوبات ئیجاد کاوە ئەمنیەت و ژیانیان لە خەتەرایەوە لە تەرەفێکی کەیش و کۆماری ئیسلامی هەرچەند ئەو شتە ئەزانێ کردیەتی بە کارتێک کە مدام سازمانی ملل تهدیدەکە بەخشی مربوط بە بەئیستیڵاح ئوموری پەناهەندەکانی تهدیدەکە کە ئەینێرمەوە بە ئەویش بووە بە کارتێک لە نێوان کۆماری ئیسلامی خودی تاڵبان نیروهای تاڵبان کە ئەوان بەزاهر ئەڵێن ئەو خەڵکە بێنەوە بەڵام لە مافی ئەسلییان مەحرومیانەکەن بە تایبەت شیعەکانیان کە ئەڕۆن و زۆریان تحتی شکنجن تحتی فشارن و شرایطێکی ناخۆشیان بۆ دروستەکەن کە شاید ئیمکانی ژیان و شتیوا لەبێن نەمێنێتەوە بەڵام لە ناو دوو بەرزەخا بە نەزەری من گیریان کردەوەن چ بەرزەخی ئێران چ بەرزەخی ئەفغانستان و چ بەرزەخی کۆچبەری بۆ وڵاتای ئوروپای کە خۆتان نەزانن چەندێک ژیانیان لە خەتەرایە چون بەڕاحەتیش ناگەینە ئوروپا ناگەینە وڵاتانێک کە بە هەر حاڵ هەدەفیانە و کێ مقەسرە کێ مقەسرە کۆمەلگای نێودەوڵەتی کۆماری ئیسلامی ئەمریکا دەوڵەتی پێشووی ئەفغانستان و ئەو ئیسلامی سیاسیە خەتەرناکەی کە ئیدۆلۆژیەکی دروست کردە کە ئینسانەکانی یەک فکر و یەک لیباس و یەک شکل و متحدی کردەژێ ئەگەر وەکو من فکر نەکەنەوە بە هەر حاڵ ئەشێ حەزفکرێن و لە بینچن یعنی مەجموعەی ئەوانەیە و بە ئەلبەتە بەخشێکیشی ئەو بێسەڵا شاید بڵێم ئەفکاری عمومی لە دنیاە ئەفکاری عمومی کە
ئەو خوشونەتە ئەو توندوتێژیەی بۆ عادی بووەتەوە. ئیتر ئەوە شەڕ هەیە، ئایسە شەڕی ئۆکراین لە نەزەر بگرن، شەڕی غەزە لە نەزەر بگرن، ئەویش لە نەزەر بگرن، ئەفکاری عمومی بەڕاستی لەباری ئەخلاقی و مردووە، ئەفکاری عمومی جواو ناتوە گەر بە سوورەتی نەمادین دێن ئێتراز و تەزاهوراتێکەکەن دوو ڕۆژە دوای ئەوە تەواو ئەبێت. ئەوە پرسێکە لە ئەفکاری عمومی کە ئێوە لەکوێن، بۆ سیاسەتمەدارەکان نەتوانن وا ڕەفتارکەن و ئێوە فقط تمشاکەن و هیچ کارێک ناکەن. بڵێ مەسلەیە کە زۆر جێگەی سەرنجێوەش بۆ خۆتان ئاماژەتان پێکرد ئەو نزیکایەتی لەباری سیاسیەوە کە زۆر جار دەسەڕاستیەکانی ئۆپۆزیسیۆن و کۆماری ئیسلامی لە یەک نزیکە کاتەوە لە شەڕی لە جەریانی بسوتنەوەی ژینا زۆر جار شەعارەکانیشیانە بوو بە یەکێ مردمی هەن ئابادی یا مەسەلەن هەوڵیاندا بەنەوعێ بەر بەو شۆڕشە بگرن کە خۆشیان ئەیانزانی کە کوردستان سنگەری پێشووی بوو و تەسیری بوو لەسەرەوەی کە ئەو شۆڕشە ئەبۆ شێوە لە ئاسێکی سەراسەری تەسیری بووە. ئێستش لە موردی ئەفغانستانیەکانەوە هەرو مۆزوعات دیارە ئەمانە دیسانەگەنەوە بە یەکەوە ئەوەیە کە لەملاوە سەڵتەنە تەڵەبەکان تەبلیغاتی دژی ئەفغانستانیەکەن و کۆماری ئیسلامیش بەنەوعی بەرپەرادا بەوە هەر بۆ جۆرێژ لە فیلمەکان ئەڵهانە چامان لێ کرد زۆر شوێن نووسراوە کە نابێ هیچ فرۆشم بە ئەفغانستانیەکانی سەمی وەیە جاری وایە نانەوتیانێ مەبە بڵێ حتا نانیش بڵێ ئەوە چەندێ تەسیری هەیە لەسەرەوەی کە ئەو فەزایی وا لە ناو کۆمەلگای ئێرانە کە ئێمە ئینتزارمان هەیە لە دوای شۆڕژی نا ئەڵوگۆڕی بەسەرابێ چەندی کۆماری ئیسلامی بەو نۆعەیەوێ ئەو فەزا بکات بە فەزایەکی کامەڵەن نژادپەرستانە و دژ بە خەڵکێکی لێ قەوما و کە ئەلحانە زیاتر لە هەر کاتێکی تر پێویستیان بە یارمەتی و بەوە هەیە کە سەرپنایەک پێیان بکەن و بتوانێتیان بژین لە ئاسایش و ئەمنیەتە. پێش لە هەشتێک هەم کۆماری ئیسلامی هەم سەڵتەنە تەڵەبەکان ڕاستی ئێفراتی لە ئێران ئەوانەی کە چ لە ناوخۆی ئێران چ لە دەرۆن کەڵکۆرەگرن لەو وەزعیەتە. یعنی ئەو باسی کە خۆیان بە ناوی ئیران ستیزی دای ئەنەنجا کۆماری ئیسلامی هەمیشە دوشمنێکی هەیە. ئەو دوشمنە هەمیشە لە ناو ئیدۆلۆژیەکەیە بووە. ئەو دوشمنە ئەتوانێت ئیسرائیل بێ، ئەتوانێت ئەمریکا بێ، ئەتوانێت ئێمەی کورد بێ، ئەتوانێت هەر نەتەوەیەکی تر بێ، ئەتوانێت وڵاتای هاوسەیان بێ، ئەتوانێت حتا خەڵکێکی بێپەنا وەکو ئەفغانیەکان بێت کە ئاوا بە گرۆگان گرتیانەیە. یعنی کۆماری ئیسلامی نیازی بە دوشمن هەیە، وەسەڵەوە ساختاری ئیدۆلۆژیکی و دەوڵەتە توتالیتەرەیە ئەشەی دوشمنێکی ببێت. لەگەڵ ئەوە ئێمە سەڵتەنە تەڵەبەکانە بینین ڕاستی ئێفراتیە بینین کە ڕاستی ئێفراتیش خەریکە لەوە کەڵکۆرەگرێت، چون ڕاستی ئێفراتی پیوایە کە ئێمە شی خالەسازیەک لە ئێرانی ئەسیر بکەین و خالەسازیە لە بەستەڵا هۆویەتێکی ئێرانیمان بێ و وەکو چوارچێوێکی ئیدۆلۆژیک لە عینی ئەوەی کە ئەڵێن ئێران و کشوەرهای فارسوان بە ئەتوانێت ئەفغانستانیشی شامل بێت، لە عینی حاڵیشە ئەوان با چاو لە ئەفغانیەکانەکەن کە ملەتێک خەڵکێکی خوارترن، خەڵکێکن لەباری نەژادی و لەباری بەستەڵاح ئاینی و فکری و فەرهەنگی و خەڵکێکن بەستەڵاح حاودەست نایبینێ، یعنی لە چاوی فەرادەست و چاولەوانەکە هەروەکە ڕاستی ئێفراتی هەر ئەو ڕوانگەی بە نسبەتی ملیەتەکان هەیە لە ئێران، بە نسبەتی ملەتی کورتایەتی، بە نسبەتی ملەتی فەرزەن بەلوچ هەیەتی، عەرەب هەیەتی، ئەوە ڕوانگەیەکی ئیدۆلۆژی گەرایانەیە کە لە ذاتی فکر و بیرڕاکیان هەیە. بەڵام وەکو کارکرد و وەکو ئەمەڵەنیش دێن لە دنیای مەجازی لە باسەکان قسەی لەسەرەکەن و ئەویش باعثە بێت کە بەخشێک لە کۆمەلگای ئێران کە بەخشێکی بەتایبەت ئەو ئاگاهیان نیە، ئەو شتێکە وەکو مافی مرۆڤەی ناسین نایناسن، ئەو ئاموزشیان نەبینیە، ئەوانش پیان وایە کە بەخشێکی زۆر لە کێشەی ئێرانە گەڕێتەوە بۆ کێشەی مەسەلەن ئابووری ئێرانە گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەفغانیەکان لە ئێران لە حاڵی کە ئەفغانیەکان هەر لە وڵاتەکانی کە بۆ نمونە لەم فەنلاندا بەخشێکی زۆر موافقن لە کۆمەلگای فەنلاندا، ئەتوانن لە سوئد موافق من لە وڵاتەکانی تر، چون ئەو فرسەتیان پیاندا لە ئێرانە، ئەو فرسەتیان تەنانەت نەتەنها پیان نەدان بەڵکو سەرکوتیان کردە. و لێرەیە کە ئەو دوو بەخشی کۆماری ئیسلامی سەڵتەنە تەڵەبەکان وەکو یەک ڕەفتارەکەن دژ بۆ خەڵکەی کە ئەرسانەکە بە گرۆگان گیریان، یعنی ئەفغانیەکان. بڵێ من پرسیارێکی ترم نییە. زۆر سپاس لەیلا خان بۆ بەژاریتان لەو بەرنامەیە. ڕاستی هەم زانیاری زۆری تیا بوو، هەم توانیمان کە لەو ماوە کورتە بە سێ مەسەلەی گرنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست
قسەی لەسەر بکەین و لە کۆڵینەوە لەسەر بکەین. زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامە. زۆر سپاسدانەکەم، منیش مەمنون لەوەی کە منتان داوای کرد. سپاسدانەکەم. زۆر مەمنون، کاتێکی خۆش. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی ئەو جارەی بەرنامەی دیالۆگ تا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوە دەخوازم.